سەرەتا سەری ڕێز و نەوازش بۆ سەرجەم شەیدانی کورد و کوردستان بۆ پاشان شەیدانی هەڵەبجە بەگشتی و پاشان شەیدانی کارەساتی بەدناوی ئەنفال لە هەڵەبجەدا نەوێنین. لەم کارەساتە ئێمە وەکو هەڵەبجەیەکان هەمیشە لە قوربانیەکە قوربانی یەک لە دوای یەکەکان و کارەساتە یەک لە دوایەکان پشکی شێرمان هەبووە و هەڵەبجەیەکان هەمیشە قوربانی گەورەیان داوە لە پێناوی کوردبوون و کوردایەتیە و کارەساتی بەدناوی ئەنفالیش کە لە هەڵەبجە کرا بەداخەوە کە ڕۆحی ژمارەیەک کەس و کارمان لە هەڵەبجە لەو ڕۆژە لەلایەن ڕژێمی بەدناوی بەعز ڕۆحیان لێسەنرایەوە بە خراپترین و دڕندانەترین شێوە زیندە بەچاڵ کران. لێرەوە ئەمانەوەەوە بڵێن ئێمە هەمیشە هەڵەبجەیەکان تا ئێستاشی لەسەر بێ لایەنەکان و بەتایبەت وڵاتانی زلهێز خۆیان نەکردو بە خاوەنی ئەو کەیس و قەزیە گەورانەی کە لە هەڵەبجە ڕوویداوە ئەو کارەساتە گەورانە لە هەڵەبجە ڕوویداوە لە بەرەو مرۆڤایەتی بەگشتی قەرزاری خەڵکی هەڵەبجەیەوە بزات حکوومەتی پێشووی عێراق و ئەو حکوومەتی عێراقی ئێستا کە میراتگیری حکوومەتی پێشووە وەکو پێویست بە تەنگ هەڵەبجەیەکانەوە نەهاتووە کەس و کاری ئەنفال و شەهیدەکانمان بەداخەوە وەکو پێویست ئاوڕیان لێ نەدراوەتەوە. لێرەوە سەری ڕێوەزە و نەوازش بۆ سەرجەم کەسوکاریاندا نەبێنین هەموو ئەوانە کەسوکاری ئێمەن کە لەو کارەساتە زیندە بەچاڵ کران. هیوادارین ئەمە ببێتەوانەیەک بۆ تەواوی دەسەڵاتدارەکانی یەک لە دوای یەکەکان کە جارێکی تر جورئەت و غیرەتیەوە نەکەن کە کۆمەڵکوژی وە زیندە بەچاڵ لە پێناو کورد بوون و لە ژێر هەر ناوێکا بێ جورئەتیەوە نەکەن جارێکی تر ئەو کارەساتانە دووبارەکەنەوە لە هەڵەبجە.